داشنی مرادە بەخێر بێدەشنی هەڵوێنی پیرۆز ترسناکم بهێنایە ترساندایە وتی دەبواە بە جلێکی هەڵوین و بهاتمە گوتم خەمن نەبێ ئێستا دەشنی خۆی بە جلەی هەڵوینەوە دێ بەینی زۆر هیچ لێرە پێیان نەبوو بهێنین بەڵام زۆر سپاس بۆ ئێوە من زۆر حەزەکەم چەند زانیاریەک بەم لەوەی کە لە هۆڵندا من زۆرتر بینیمە هاڵەوین چۆنێ بم بەڕێوە یاخود لە ڕووی فلیمەکانەوە بۆ نمونە زۆر خەڵک وازانێ هاڵوین ئەوەیە کە لە فلیمەکانی بینی خۆمان بە شێوازێکی جیاجا ئەگەڕین وەکو هونەرمەندێک یاخود شێوازێکی ترسناک ئەچین لە دەرگاکانێن و نقڵ ئەهێنین و سێری فلیمی ترسناکەکەین وەکو باستان کرد چیرۆکەکەی کە ئەگەڕێتەوە بۆ ئیرلندا بەڵام زۆر لەوەش کۆنترە خۆی هاڵەوین All Hallows Eve یعنی ئەو ئێوارەی کە نورانیە و Saint All Saints Day یعنی ڕۆژێکی نورانی مەسەلەن ئەگەر لە هینی یەهودینیە و چێرکەی چاتێک لە هینی ئیسلامی مەمین یعنی نورانیە لە دینی مەسیح زۆر لە کۆنا لە دەستپێکیانە کە یەکێک شەهید ئەبوو ڕۆژێکیان بۆ دانا مۆمیان بۆ داگیرسان ئەچوونە سەر قەبرەکەی تاوەک ئەو ڕۆحەی لە ئازار بڕوات و پاک بێتەوە بچێ بۆ بەهەشت ئەچون بۆ کەنیسەکە مۆمیان بۆ داگیرسان ناوەکەیان ئەهێنا بەڵام ئەوەنە شەهید زۆر بوو چونکە خۆتان زانن دینی مەسیح کاتۆلیک و پرۆتستان شەڕیان لە ناو یەک زۆر بوون 1400 و ئەوەندە هەر پێشتریش دوای ئەوە کە بوو بە ساڵی 400 ئەوەنە زۆر بوون ئەوانەی کە شەهید بوون پۆپەکەوتی ئەزانی چیەکەین ڕۆژێک دابینەکەین لە ساڵێکە بۆ ئەوانەی کە هەمووی پێکەوە شەهید بوون و نورانین ئەو ڕۆژیان بۆ دابینەکەین و ئێمە مۆمیان بۆ داگیرسێنین ئەمە لەلایەن کەنیسەکە لە ڕۆما ئەمە جێبەجێکرا بەڵام کە بوو بە ساڵی 600دا وتیان ڕۆژەکەکەین بە 5 ئەمەی تر وردە پەرەیدا لە دەوروبەری جەرمانیا ئەوستەکە پێڵێن ئەڵمانیا هۆڵندا و شوێنانەوە بەشی بەرەو ئەوروپای خوارەوە بەڵام کە بوو بە ساڵی 1940 بۆ 1940 پۆپ گرێگۆری سێەم وتی ئەیکەین بە 1/11 ئەمەش بۆ لەبەری کە وردە پەرەی ئەدا حتا بەرەو بەشی فەڕەنسا کە لەوێ لە ساڵی 1935 وتیان 1/11 بێتە فستیڤاڵی All Saint ڕۆژێکی نورانی وەک فستیڤالێک لەکەین در هەموو منتیقەی ئەوروپای گرتووە بۆ نمونە لە سوید ئەکەوتە شەمە لە بینی 31 بۆ 6/11 لە کەنیسەی بەریتانیا ئەکەوتە یەکشەمە لە بینی 30 بۆ 5/11 و هەمویان پێکۆ ئەم مۆمانەیان داگیرسان بەڵام ئەوەی کە مهمە کە باستان کرد لە سکۆتلەندا و ئیرلندا چونکە ئەوان خۆیان فستیڤالێکیان هەبوو ئەو فستیڤالش بە ناوی سۆن کە بێتە مەسەلەن 1/11 کۆتاییەت و بەرەو زستان ئەچین و عەرسەکەمان بەری خواردن نایەت کۆتایی پێهێنن بەڵام ئەڵێن لەو ڕۆژەیە ئەوانەی کە سپیرتەکانیان ڕۆحەکانیان نەچوو بۆ ئەو دنیا لەوانە بێ بگەڕێن هەڵەستنەوە بۆ ناو ئێمە ئەوانش چیانە کرد ئاگرێکی گەوریانە کردەوە هەمویان بە شێوەیەکی ترسناک خۆیانە گۆڕی بۆی کە بیان ترسێن و بڕۆنەوە بۆ دنیاکەی تر ئەمە وردە تێکەڵ ببوو لەگەڵ ئەو ڕۆژەی کە ڕۆژی نورانیە بۆ ڕێزگرتن لە شەهیدەکان تۆزێک ببوو بە یەکتر ئیتر خواردنە و بۆ نمونە لە بەریتانیا کێکیان پێڵن کێکی ڕۆح من ئاهاتم بۆ لای تۆ لەگەڵ مناڵەکان تۆ کێکی ڕۆحت ئەیا بە ئێمەش ئارامیمان بەخشی بە ڕۆحی تۆ بۆ نمونە ئیترۆ بوو کە ئیرلند و بەریتانیا بەرەو ئەمریکا چوون و ئیسپانیا بەرەو ئەمریکا ئەو هەدیەشیان لەگەڵ خۆیان برد وردە ئەگەر سێری مەکسیک و پۆرتوگال و سپینکەین ئەوان دیاس دۆلۆس ئینۆسنتس هەیەە ینی ئەو ڕۆژانەی بێخەتایی مناڵان کە مەسەلەن مردوون بیریان ئەکەینەوە یان لە پۆرتوگال دەرگا لە دەرگا ئەچوون یان لە فیلیپین تۆدۆس لۆس سانتس هەمووی ئەگەڕێتەوە باشە دەشنێ ئێجارێکی دنڤەگەرم بێن بگشتی بەحساوێ پەیامێ بکەن پەیامە vê ڕۆژێ بهتر لە وڵاتین بیانی تێلدارخستن لێل کوردستانی گەرم بێن بەحەز بکەن شێوازە تێلدارخستن یانجی لە وڵاتین ڕۆژ هەلاتە ناوین و ئەوان نێزیکان یعنی ئەگەر زانیاریێتە ینی تایبەتی و کللتورێکی ڕۆژهڵاتیە نە کللتورێکی بیانیە ینی
کولتوری ڕۆژهڵاتی نییە بەڵێ کولتورێکی ڕۆژهڵاتیە کولتورێکی بیانیە چاوەڵ بێ دەڤەرێ ینی ئەو ئەزانی بۆ کولتورێکە کە ئێمە واتەیەکەین کولتورێکە زۆرتر ئەوروپیە و ئەمریکی ئەمە بە بۆنەی فیلمەکانی هۆلیوودە خۆی ئەمە زۆر کۆنە و ڕۆژێکی دینی و ڕۆژێکی نورانی و ڕۆژێکە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو ڕۆحێتانەی کە لە بینی ئێرەن و ئەو دیون بگەڕێنەوە بڕۆن بەڵام بەبوونی فیلمەکانی هۆلیوود لە ساڵی 1930 وایان لێکرد هەموو مۆزوعەکەیان تێگاوە زۆرترین کەنیسەکان دژی ئەو ڕۆژە وەستاون کە ئێستا هەمویان وەکو هونەرمەند خۆیانە گۆڕن و ئاهەنگ ئەگێڕن چونکە بەڕاستی ناوەڕۆکی ئەو بابەتیان لەبیر چۆتەوە بەسەر چی ئەڕوە زۆر شوێنەکان دژی ئەوان بە تایبەتی لە هۆڵندا ئەوە 2-3 ساڵە ئێستا زۆرتر هاڵەوین ئەکرێ هاڵەوین ناکەن ینی کولتورەکە دینیە بەڵام بۆتە شتێکی کولتورێکش هاڵیون کاریگەری لەسەر هەبووە هەندێک ئەڵێن ئەوانەی کە گۆڕویان بۆ شتێکی کولتوری بە تایبەت کە هۆلیوود ڕۆڵی گەورەی لەوە هەبوو مەبەستەکە بزنس بووە پێت وایە کەنیسەکان ئەو مەبەستیانە کە ئێستا بۆتە بزنس بۆتە بزنسێک وەک ڤالنتاین بۆتە بزنسێک بەڵام ینی ئەگەر سێری بکەی ئەو جلوبەرگانەی کە لە بەریەکەن ئەوە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1585 لە سکۆتلندا ئەو فستیڤالێک کە هەبوو بۆەوەی کە ئەو ڕۆحانەی کە هەن بگەڕێنەوە بۆ شوێنی خۆیان ئەمە بردیان لەگەڵ خۆیان جلی ترسناک لەبەرکەن کە ئەشچوون لە دەرگای ماڵەکانیان داوای نقۆڵەکەنەوە تریک ئۆر تریت یانیڵێ یان نقڵم ئەیت یان شتێکی خراپە لە یەکەم ینی ئەوە وای لێ هاتوو بە لە ساڵی 1930 زۆر شوێنیان خراپ ئەکرد دەرگایان لێ کردەوە لە شوێنەکان شەڕ دروستە بوو ئاگریانە کردەوە زۆر ناخۆشیشی لێ کردەوە کە لە دەرگاکانەدەن ئەڵێ یان نقڵمەیەتێ یان ڕوحە شڕیرەکان شتێکی خراوت بەسەرهێنن ڕوحە ترسناکان کە لە قەبرەکان ئەستوانوەتەوە تۆ تەمەنی منداڵیشت لە هۆڵند گەورە بووی پێت وایە هاڵوینی منداڵی خۆشتر لەوەی کە گەورە ئابیت کە ئەزانی ئەمە قسەی جۆرا و جۆری لەسەر نازام چی بەڵام بە منداڵێکی تەنها بۆ داواکردنی چکڵاتەیە کامیان خۆشترە کە منداڵ بوو یان کە گەورە بووی هاڵوین خۆشتر وڵای ئێمە لەوێ لە هۆڵندا زۆر ئەوە نەئەکرال بەس پێشەوەی کە ینی بێمەوە بۆ کوردستان جارێک من بەشدارم کرد جلی کوردیم لەبەر کرد توانێ بچجلێک لەبەرکە هاڵیوینە حتمما بۆ مناڵ تامێکی خۆشی ئەگەر سێری ئێرە بکەی ئێمە وەختی خۆی بەراتە ئەوە بوو مناڵان لە دەرگیان ئەیە خۆشترین شت بوو بۆ من ئەچوم لە دەرگاکانم ئەیە ئێستا ئەگەر سێری یونیسف کەی لە ساڵ 1950 دەستی کرد کە بەکارێکی خەرخوازی خواردن و پارەیان کۆ کردووە لە ماڵان تا ئێستا ینی بەری 100 میلیۆن دۆلاریان کۆ کردو لە ڕێگەی ئەو ڕۆژەوە کە یادی بکەن بۆ مناڵان شتێکی خۆشە چونکە جلوبەرگی لەبەرەکەن ئەتوانن بترسن شەوان سێری فیلمی ترسناک ئەەکەین خەڵکی گەورە ئەچێ بۆ ئاهەنگەکان شتێکی پرتەقاڵی هەیە چی پێڵێن ئەوە پەمپکن ئەم ژێر دەبێژن تازە باسەمان کرد کە دەستبیرا من بەرسە کوندر ئەوە پێڵێنەکەی زەردە بە سۆرانی بەوانش کرمانجیش کوندری پێ دەڵێن کوندر ئەو پێڵێن جاک ئەو لانتارن کە ئەوە ئەڵێ ئەوانی کە ڕۆحەکەیان لێرەیە ڕپرزنتیشنی بەڵەیە ڕایدەوەی من زۆر جوان دروستێکم دەشنیەوە ئەو چاوانی لێ دەرە هێنم دوای لایەتێکیان مۆمیشی تیا دادەنەی ڕووناکی دەداتەوە ئێسامانگەلێکی ئاسانە ئاسان شێوازی دروستکردنەکەی فەن و ئارت و ئەو شتانی دەوێت لێرە بۆ ئێمە دابنایە چونکە ئەوە ئێستا قسە لەسەرکەم دەشنی لای ئێمە ئەو یادە ناکرێتەوە ئەگەر چی یادەکە ئێستا لە یادێکی ئاینی دەرچوە بۆ تا یادێکی کولتوری پێم وایە لە وڵاتانی دنیادا بۆچی لێرە گرنگی پێ نەدراوە وەڵا هەستەکەم ئێستا دەستی پێ کردو ئەگەر هەڵە نەبم ئێم ئێوارەیە لە یەکێک لە مۆڵەکانە کە سینەمای تایە فیلمێکی هۆڵوین لەلایەن هونەرمەندێکی کورد دەرهێنەر کە لە نیویۆرکە ژناوەکەی لە بیر نییە لە فەیسبوک بەپە لە بینیم فیلمەکە بەسەر The Curse of Mesopotamia داومەر لەسەر کاوای ئاسنگەر چێتکێ لێ بشێوازەك مۆدرن بچێکی تەبلی هەفکرێ دوان نزیکەمە فیچەرێکی بەهەبدورە بینن دەربارەی وی فیلمی ئەوەش هەر تایبەتمەندە بە هاڵوین و دوو مەکتب ئەوەی کە من ئاگادار بووم مەکتبێکی بەریتانی و مەکتبێکی ئەمریکی هەر لە هەولێر بۆ مناڵان هاڵوینیان کرد بەڵام لەبەرەوەی کە زۆرتر شتێکی دینی بووە و ئێستا بەرەو کولتوری چووە وردە لەوانە بێ بەرەو کوردستان بێ
شتێکی کاڵێن ئێمە هاڵوونی نایە شەوان هەموو خوان لە یەکتر دەترسین ئەم شەو ئەتوانین هەمومان کۆبینەوە شتی ترسناک لەبەر بکەین و بیخەینە ترسناکترین فیلم پێکەوە کۆبین یەکتری بترسێن کە دەچوون بۆ هاڵوین تەنها ماسکی دەموچاوەکەم شایلوکەکەم دەکرد ینی ئەوەی کە جوانترین ئەوە بوو لە هاڵوین لام ئەوە بوو تۆ جوانترین چی بوو لە هاڵوین لەلات کرد لە هۆڵند جوانترین شت ئەوەیە زۆر خەڵک مەسەلەن خۆی وەکو دراکولا گۆڕێت دانیان درێژەکەن و خوێن وای لە خۆیانەکەن و زۆمبی ناوە ڕۆم بەڕێوە شتی سیر لە خۆیانەکەن یان ئەگەر سێر بکە ئێستا خۆزگە ڕوودا و بیتوانایە ڕاستەخۆ پەخشی بکردا لە لۆس ئەنجلس ئۆباما بەشداری هاڵوینێ دەکردە ئەنێک دیمەنن ده شەون ئەگەر ئەز نەشاش بم نونە ده شەو بوو ده شەو بوو دیارە شتێکی زۆر خۆشە بۆ مناڵان حتمما زۆر ڕۆژێکی خۆشە بۆ مناڵەکان سیاستمەدار و کەسایەتەکان دەتوان بەشدار بن ئێوەی هونەرمەند ئێوە ئەبێت ئەکتیڤیتیەکە لای ئێوە بێ بۆ نمونە ئەگەر تۆ ئێستا ئایدیایی کردنەوەی یادی هاڵوین لە هەولێر کرایەوە تۆ ئەتوانی چی بکەیت چۆن ئەتوانی بەشدار بی وڵی هەستەکەم ئێمە گەر بتوانین لە جادەیەکیش بێ هونەرمەندان و خەڵک و گەنجان کۆبینەوە بەجلی ترسناک بەو جادێ بڕۆین چونکە ئەگەر سێری لۆس ئەنجلس کە ئیم شەو دەست پێ ئەکات یان نازم زمانە دوای ئێوە من هێشتر لە کاتە ینی جادەکە بە کیلۆمەتر پڕەبێ لە خەڵک هەموو ترسناک خۆی گۆڕی و بە هەلیکۆپتەر لەسەرەوە هەمی ئەیگرن ئەم خەڵکە بەس هاتوو چۆکە ینی فەنێکە بیبینی چۆن خەڵک ئاوها دەموچاوی خۆیان بە میکیاج ترسناک کردووە و سیر لێ کردووە شتێکی زۆر نایابە ئەگەر بکرێت لە کوردستان احتیمام پێ بدرێەوە کللتوری بۆ پێشبینی دەکەی کە لە ناو کللتوری خۆماندا بڵێن لە ناو کللتوری کوردیدا ئەم یادە وەکو جژنێک ینی ببیرە خۆبینن لەبیر خۆیان بینن ینی ئەوژی بکەن وەک نۆرمال تەبیعی دوور کوژ بووەیەکی حسابەوەیەکی ژێر بکەن ئەو جژنێک ئاینی بێ یان جژنێک ژالێکی دن بە تەنەوە کللتورێک بەڵاو ببێ وە کللتورێک ئەتوانێت بڵاو بێتەوە بەڵام ئەبیرمە نەچێتەوە ئەمە ڕۆژێکی دینی مەسیحیە کە ئەگەڕێتەوە بۆ ڕێزلێنان لە شەهیدەکان و بۆ ڕۆحەکان و دەرکردنی ئەو ینی سپیرتسانی کە یانێ بگەڕێنەوە بۆ ئێرە بەڵام ئەگەر وەک شتێکی کللتور سێری بکەین ئەوە ئێمە لە ڕووی ئەوەی ئەمریکا وەری بگرین کە ئەگەڕێتەوە سەرەوەی کە خۆمان ترسناک بگۆڕین و نقڵ لە یەکتری وەربگرین ئەتوانین وەری بگرین بەڵام هەستەکەم ئەوە زۆری پێ ئەچێ بۆ ئێمە من لەو بڕوایم ئێمە ئەوە جارێک کەم و کوڕیمان هەیە لە پەرەپێدان بە نەورۆز سۆ ئێمە با هەڵدێن لەو بوارەوە زۆر پەرەپێدان بە نەورۆز بدەین چۆن گەورەتری بکەین و بە دنیای بگەێنین ئەم ئاهەنگە چەند کولتوریە و چەند دەوڵەمەندە ئەتوانین هەموو دنیا ینی سەلەبرێشنی بکە کاتە بتوانین بچینە سەر هاڵێوێن دەستێکی خۆشە بە مناڵان ئەتوانین شەومان بکەین ئەدوێژم ئەف کۆچبەریە کوچێت بێ بەر بە ئەوروپاڤەنها وێ زارۆکن کوردی هینی وێ جەژنێ ببن بەجە بەرکی بەلا ببێت ناوە کولتوری کوردی دەبێت بۆ مناڵان خۆشە ئەگەر مامۆستاکان هەموو قوتابخانەکان پێک و بڕیار بدەن ئیمڕۆ بەجلی ترسناک وەرن و نقڵە گێڕین بۆ ئەوان خۆشە هونەرمەندی ناسرا و دەشنێ مراد زۆر سپاس بۆ کامیوانمان بووی و هاڵوین پیرۆز دووبارە دەشنێ